ئەو پرۆژەیە زۆر دواکەوتەوە طبعاً کە هەر پرۆژێکیش دواکە و کۆمەڵی ئیشکالی یاسایی ئیداری بگرە کۆمەڵایەتیشی تێکەوێ بەهۆی قەیرانی داراییەوە کە تووشی بووە. ئێستا ئێمە خۆشبەختانە سەرجەم کێشەکانمان بۆ چارەسەر کردوون و ئەو مقاولانەی کە کەم تەرخەم بوون و ئەو کەسانەی کە بوونەتە ڕێگر لە دواکەوتنی پرۆژەکە ئێمە هەمویانماندایە دادگا چەند کەسێکیان گیرا و چەند کەسێکیان ئێستا ئەمری گرتنی هەیە. بڕیارە جەدوەل زەمانیەکیان بە ئێمەیاوە کە لە ئایندەیەکی چەند مانگی داهاتووە تەواو بکرێت لە ماوەی ئەم ساڵە پێش ئەوەی کە وەرزی بارین دەست پێ بکە ئەبێ ئەو پرۆژە ئیفتیداح کرابێ بە پێی ئەو جەدوەلەکاندا هەرچەند جەدوەلەکان بە نەزەری ئێمە لەگەڵ ئەوەی کە ئێمە سەرپەرشتی پرۆژەکە ناکەین بەڵام دوای ئەوەی کە داوای ئەو جەدوەلەمان لێکردن جەدوەلەکە خاویەکی تایە و مقاول بەڵێنی ئەوەی یاوە پارە هەبێ یا پارە نەبێ ئەویش قیرەکەیە 5 کیلۆمەتر و نیو قیرماوە لەگەڵ ئامادە بوو بە پڕکردنەوە و تێکەڵە و کرستۆن ئامادە بوو ئەو ئامادەی دەربڕیوە کە لە ماوەیەکی چەند ڕۆژیە هەردوو تەبەقی قیرەکە بگەێنێتە ئەنجام.